ئەگەر ئێمە بگەڕینەوە سەر مێژووی سیاسەتە یەک لە دوایەکانی دەسەڵاتدارەکانی تورکیا دەبێت ئێمە خوێنەوەیەکی گورتر بۆ مۆزۆعی بۆ بابەتی دەسەڵاتخوازی ڕژێمی تورکیا بکەین. بێگومان سەردەمی ئیمپراتۆریەتی عوسمانیەوە تا ئەم ساتەوەتە کە ئاکپارتی ئێستا بڵین لە دەسەڵاتەوە ئۆردۆگان حکومڕانی وڵاتە دەکا، نەزعەی پاوەخوازی و نەزعەی دەسەڵاتخوازی فراوانخوازی لە نەک تەنها بۆ هەرێمی کوردستان بەڵکو بۆ هەموو ناوچەکە و بۆ تەواوی وڵاتانی هەرێمایەتی دروست کردووە. یەکێک لەو شتانە و دەوێت بەڕاستی وەکو زلهێزێک با بڵین قیادەی سیاسی ئەم ناوچەیە ئەم وڵاتانە خۆی بیکات لە ڕێگای داگیرکاری و لە ڕێگای پاوەخوازیەوە. خۆ ئەگەر ئێمە ئەوە بکەین بڵین هێزەکانی باکووری کوردستان ئەوە بیانون لە لیبیا هێزی کوردی نیە، لە یەمەن هێزی کوردی نیە، ئەو دەوێت بەڕاستی هەژمونی خۆی لە تەواوی ناوچەکە و لە تەواوی منتیقەکەدا بکە. لەوە تێبگەین ئێمە دەبێت تورکیا و هەموو دەوڵەتانی ناوچەکە داگیرکەرانی کورد لەوە تێبگەن کە قەزەی کورد بۆتە قەزێکی ئەمری واقع دەبێت چارەسەریکەن و دابینکردنی ئەمن و ئاسایشیش لە ناوچەکەدا پەیوەندی بە ئەوەیە کە دەبێت قەزەی کورد و بە شێوەیەکی دیموکراتیانە و بە شێوەیەکی منتیقیانە و بە شێوەیە کە تەواوی داخوازیەکانی کورد لە چوارچێوەی پرۆسەی گفتوگۆ و پرۆسەی دیموکراسیدا چارەسەر بکرێت. بێگومان یەکێک لەو کێشانەی کە تا ئەم لەحزەیە وەکو باسمان کرد نەتوانێت ئەمن و ئاسایش و منتیقەکە بەخۆ ببینێ ئەوەیە کە قەزەی کورد بە معەلەقی ماوەتەوە و نەتوانێتەوە چارەسەری کێشەی کورد بکرێت. بێگومان ڕژێمی تورکیا بڵم بەناو ڕژێمێکی سیستمێکی دیموکراتی پەیڕەو دەکات، بەڵام لە هەمان کات ئەگەر بگەڕینەوە سەر ناوەڕۆک و سیاسەتەکانی سیاسەتێکی شۆفێنانەی داگیرکارانەی و دوژمنکارانە بەرامبەر بە کورد و بەرامبەر بە ناوچەکەی پەیڕەو دەکات. دەیەوێت کورد لە ئەساس لە بنەڕەت ینی کورد لە ناوبەرێت و قەزەی کوردی ناوبەرێت. بێگومان ئەگەر ئێمە ئەم هێزە کوردیانی خۆشمان کە بێهەڵوێز دەبینی ینی بەتایبەتی لە منتیقەی هەولێر و ئەو هێزانی کە باڵا دەستن بەڕاستی ئەوە دەبێت بیر لەوە بکەنەوە لە ئایندەیە تورکیا دەبێت ئەوانیش باز بێن لە بەرامبەر سیاسەتەکانی تورکیا ئەگەر ئەوان بێهەڵوێز بن. بۆیە دەبێت بەڕاستی هەموو کوردێک و هەموو هێزێکی سیاسی ئەگەر هەڵگری ینی هەڵگری ڕوحێتی نیشتیمانی و بە ناوی کوردایەتی و خەبات دەکات دەبێت هەڵوێستێکی جددی و هەڵوێستێکی ینی توندیان هەبێ بەرامبەر بە ئەو دەستێژی و دوژمنکارانەی بەرامبەر بە قەزەی کوورد دەکرێت. و دڵنیابن لەوەی ئێمە بەڕاستی ئەگەر کورد هەڵوێستێکی یەکگرتووی نەبێ و ڕوبەڕووی ئەو سیاسەتی داگیرکاران نەبێ و کورد لە ئایندەیە باشووری کوردستان و تەواوی پارچەکانی تر باجی گەورە دەن لەسەر سیاسەتە داگیرکاری و شۆڤێنستەکانی تورکیا. لە ڕاستیدا ینی تورکیا ئەگەر ئێمە بگەڕینەوە سەر پێشینەی مێژووی دەسەڵاتەیەک لە دوایەکانی تورکیا بگەڕینەوە سەر ئەو ئەساسە ڕێک بەوە دەکەین کە تورکیا بەردەوام ینی کێشەی ئەوەیە بۆ دەویست هەژمونی خۆی لە تەواوی ناوچەکە لە عێراق لە سووریا لە تەنانەت بەشێک لە وڵاتانی خلیجیش هەژمونی خۆی بەسەر ئەو ناوچەیە بکات و ئەو ناوچەیە بکاتە بە بەشێک لە نیشتیمانی خۆی و تەنانەت ئەو تا لە لیبیا خۆ لیبیا چەندین کیلۆمەتر لە سنووری لە ڕوو جوگرافیاوە لە تورکیاوە دوورە لەوێش دەوێت ئەوێ هەژمونی خۆی بەسەر تەواوی ناوچەکەدا بکات. بۆیە تورکیا بەڕاستی نەزعەیەکی فراوانخوازی هەیە و نەزعەیەکی و کوردی کردوتە ئامرازێک و کوردی کردە بیانوێک بۆی بتوانێت جارێکتر دەست بەسەر بەشێک لە خاکی عێراق و بەشێک لە هەرێمی کوردستاندا بگرێت و هەم ئەو کەڵکەڵەی فراوانخوازی ئەوەیە کە دەوێت لە ڕێگای کاتی خۆی کە ڕێکەوتنامەی سیاسی بیکۆ کە کوردستان دابشکرا بەسەر هەر چوار پارچەکەی بەسەر هەر چوار وڵاتانی ناوچەکەدا بووە چوار پارچەوە دەیەوێت جارێکتر بگەڕێتەوە ویلایەتی مووسڵ بخاتەوە سەر خۆی و هەژمونی خۆی بەسەر ئەو منتیقەیەدا بکات. و بۆیە تورکیا ئەگەر بێ بەو نەزعەیە بیرکاتەوە دڵنیا بە لەوەی ئێستا گۆڕانکاریەکان و دۆخی هەرێمی کوردستان و عەقڵیەتی سیاسی کورد زۆر جیاوازترە لەو هێزە لەبەری کورد خاوەنی ئیرادەی خۆیەتی و کورد خاوەنی کیانی خۆیەتی و بەداخەوە کۆمەڵێک لە هێزی سیاسی لە باشووری کوردستان زۆر لە بەردەم ئیرادەی سیاسەتەکانی تورکیادا لاوازن و ناتوانن ڕوبەڕووی تورکیا ببنەوە ناتوانن سنوورێک بوو. هۆکارەکەی ئەوەیە پێگەی سیاسی کورد و پێگەی جوگرافیای کورد لە منتیقەدا لاوازە و پەیوەندیکی اقتصادی زۆر بەهێزیان لەگەڵ تورکیادا هەیە و قەزەی کوردیان کردوتە سەر بەرژەوەندەکانی خۆیان. بۆیە دەبێت ئەم بەڕاستی قەزەی کورد و دۆزی کورد لە هەر پارچەیەک لە پارچەکانی کوردستان لەسەروی بەرژەوەندی خوازی ئابووری و بەرژەوەندی
سوودگەرایی ئەواندا خۆیان ببینێتەوە. ئەو سیاسەتە ئەو بەکارهێنانی چەکی کیمیاوی ینی قێزەونترین جۆری سیاست و سیاسەتە بەرامبەر بە گەلی کورد بەکاردێن. نامۆڕاڵترین سیاسەتە کە تورکیا ڕژێمی تورکیا بەرامبەر بە میلەتی کورد و بەرامبەر بە هێزە سیاسەکانی کورد بەکاری دێنێ. وە بەڕاستی هەر هێزێکی سیاسیش لە ئاست ئەو پێشلکاریانە لەسەر لە ئاست ئەو دژمنکارانی ئەو سیاستانی تورکیا بێدەنگ بێ بەشێک دەبێت لە سیاستەکانی تورکیا و دەبێتە بەشێک و دەبێتە بەشێک لە سیاستەکانی تورکیا و دەبێتە ئامرازێک بۆ جێبەجێکردنی سیاستەکانیەوە. بەداخەوە پەرلەمانی عێراق ئێستا لیژنەی ئاسایش زۆر بە باڵوێستتر و بە مووقیفترە پەرلەمان لە پەرلەمانی کوردستان و لە هێزە سیاسەکانی کورد لەبەر ئەوەی سێدێکە پەرلەمانی ئەگەر دیقەبێن پەرلەمانی عێراق لیژنەی ئاسایش و ناوخۆ هەڵوێستێکی جدیە دەبێت داوا دەکات کە هێزەکانی تورکیا بە زووترین کات هێزەکانی خۆیان بکشێنەوە لە هەرێمی کوردستان. بۆیە بەڕاستی ئێمە هەموو کەسێ ئەوانەی کە بەتایبەتی لیژنەی مافی مرۆڤ لە پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی جدیانە بێت بەرامبەر ئەو سیاسەتە نامۆڕاڵانەی تورکیا و ئەو سیاسەتە دژمنکارانەی تورکیا بەرامبەر بە گەلی کورد و بەرامبەر بە خەڵکی کوردستان پەیڕەوی دەکات. چونکە بەڕاستی قەزەی کورد نەک بەچی تازەم بۆ باسم کرد کورد بۆتە هێزێکی ینی نێودەوڵەتی گەورە و بۆتە قوارەیەکی گەورە و خاکی خۆیە و نیشتمانی خۆیە و خاوەنی زمانی خۆیەتی خاوەنی کولتوری خۆیەتی تازە بە هێزێک بە نەبە کیمیاوی نە بە کوشتن و نە بۆ بڕین تازە کورد پاکتاو ناکرێت. لەبەرەوەی کورد ئێمە بینیمان سەردەمی ڕژێمی بەعس کە ئەنفال کراین چیماباران کراین ئەو هەموو گوندە وێران کران ئەو هەموو خەڵکە وێران کرا کوشتن و بڕان ئەو هەموو شەیدەماندا و ویستیان کورد حزبی بەعس چۆن ویستی کورد لە ئەساسەوە کورد بسرێتەوە نەیتوانی سەرکەوتوو بێ و شکستیەنە بە دڵنیاییەوە هەموو ڕژەمێک لە دوایەکانی ئەم مەنتیقەی داگیرکەران بە ئێران و بە تورکیا و بە سووریاشەوە دەرەنجام شکست دێنن. بۆیە بەڕاستی کاتێک ئێمە باسی ئەوە دەکەین دەبێ گەڕینەوە بۆ بۆی بەڕاستی یەکێک لە خەلەلەکانی کورد ئەوەیە کە لە ئەوروپا ئێمە کوردێکی زۆرمانەیە و خەڵکی سیاسی زۆر باشمانەیە لە ئەوروپا نانتوانیوە جایلەی کورد بەهێزکە نانتوانیوە لۆبی کورد دروستکەن کە بتوانن لە بەرامبەر لە بەردەم نەتەوەیەکگرتووەکان لە بەردەم وڵاتان لە بەردەم ڕایگشتی بجوڵێن بەرامبەر بە قەزەی کورد و بەرامبەر بەو پێشلکارانەی کە بەرامبەر کورد دەکرێت لەلایەن ڕژێمی تورکیاوە. دەبێت لەوە ینی هەرێمی کوردستان لەوە تێبگا کە تورکیا هەرێمی کوردستان بە مەترسیەکی گەورە زانە سەر ئەم ئاسایشی وڵاتەکەی خۆی و تورکیا هەرێمی کوردستان بە مەترسی ئەزان دەبێت هەرێمی کوردستان خۆی مراجعەی سیاسەتی خۆی بکاتەوە بیر لەوە بکاتەوە بەڕاستی قوارەی خۆی بە پەیوەندیەکانی دابچێتەوە بە عیلاقاتی ئابووری دابچێتەوە و ژیرانە سیاست بکە و قەزەی کوردی و ئەجندای کوردی لەسەر و بەرژەوەندیە تایبەتی و هەندێک بەرژەوەندی لاوەکی ئەوانەوە ببینێتەوە. چونکە بەڕاستی ئەگەر کورد بە عقلەتێکی سیاسی و بە بەرنمەیەکی ورد و ژیرانە ڕوبەڕووی ئەو سیاسەتی داگیرکەران نەبێتەوە دڵنیا بەلەوەی ئایندەی باشووری کوردستان دەکەوێتە بەر مەترسیەکی زۆر گەورەوە و قوارەی هەرێم لەوانەیە لە ئایندەدا ئەگەر تورکیا بۆی بلوێ بۆی بگونجێت ئەمان بێدەنگی هەڵبژێرن هێزە سیاسەکان و قوارەی هەرێمی کوردستان بێدەنگی هەڵبژێرن دڵنیا بەلەوەی مەترسیەکی ئێزگار گەورە دەکەوێتە سەر قوارەی هەرێمی کوردستان و زۆر نزیکە ئەگەر عێراق بەرەو دۆخی عێراق بەرەو خراپە بچێت و عێراق بەرەو ئاڵۆزی بچێت چاوچنۆکی و تەماعکاریەکانی تورکیا بۆەوە بێکە هەرێمی کوردستان بخاتەوە ژێر هەژمون و دەسەڵاتی خۆی و چوارچێوەی سیاسەتەکانی خۆی. لە ڕاستیە ئەو یەکێک لەو ینی لە کوردستانی باشوور بڵین ئەو هێزە سیاسانەی کە باڵا دەستن بە تایبەتی هێزێک و پارتی دیموکراتی کوردستان بە نەزعەی عەشائیری و ناوچەگەرێتی و دوو لە نەزعەی نەتەوایەتی و نیشتیمانیەوە دەڕوانێت هەتا ئەم نەزعەیە باڵادەست بێ ناتوانین کۆنگرەی نەتەوەی نیشتیمانی ببەسترێت. بەڕاستی ئەو شکستە ئەویانی کە نەتوانداوە تا ئێستا کۆنگرەی نیشتیمانی ببەستێت و خاوەنی استراتیژێکی ینی ڕوون و نیشتیمانیانە و نەتەوانە بێت دەرئەنجامی ئەو بکە بە عقلێتی زەعامەتی عەشایری و خۆسەپاندن و کەڵکەڵەی ئاغایەتی و کەڵکەڵەی ئەوانەوە سیاسەتیان کردووە لە کوردستاندا. بەڕاستی ئەمەش مەترسیەکی گەورە بۆ لەسەر ئەوەی کە نەتوانێتەوە کۆنگرەی نیشتیمانی خاوەنی ببەسترێت و کۆمەڵێک ئامانجی کورتخایەن و با بڵێن درێژخایەن دابنێت و خاوەنی استراتیژێکی نیشتیمانیەوەی بێ. ئەمەیەکێک لەو خاڵانەیە کە وای کردووە کە کورد نەیتوانیوە کۆنگرەی نیشتیمانی ینی کۆنگرەی نیشتیمانی بەساوە بەڵام نەتوانیوە ئامانجەکانی خۆی بەدی بێنێت. خەلەلی سەرنەکەوتنی ئامانجەکانی یان بەدیهێنانی ئامانجەکانی کۆنگرەی نیشتیمانی ئەو خەلەلە بووکە بە نەزعەی ناوچەگەرێتی و بە نەزعەی خێڵ و بە نەزعەی وەک باسم کرد بە نەزعەی خۆسەپاندن بەسەر ئیرادەی خەڵکی کوردستاندا ینی
پەیڕۆ بکرێت. چارەسەر ئەوەی بەڕاستی ئێمە من بۆ خۆم ناومێدم لە ئەو هێزە سیاسیانی باشووری کوردستان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان کە پەیوەندێکی تونند و تۆڵ و بەهێزی لەگەڵ حکوومەتی تورکیادا هەیە بەڕاستی دەبێت ئێمە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی هێزە سیاسیەکان ئەوانەی کە نووزەیەکی کوردایەتی و نیشتمان پەروەردە دەبێت لەگەڵ ڕایگشتی و لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ڕایگشتی چ لە ناوخۆ چ لە دەرەوە بجوڵێنین و بوها بکەین گوشارێکی بەهێز لەسەر ڕایگشتی لەسەر دەرەوە دروستکەین و بتوان ئەوان لانی کەم هەڵوێستێکی یەکانگیریانە بێ هەڵوێستیانە بێت لە بەرامبەر ئەو هەموو تاوانانەی بەرامبەر بە قەزەی کورد و بەرامبەر بە خەڵکی کوردستان دەکرێت. هیوادارم هێزە سیاسیەکان و باشووری دەسەڵاتی باشووری کوردستان هەرێمی کوردستان بە بەرنمەیەکی استراتیژی نیشتیمانی بیلۆ بکاتەوە لە مەترسی ئەو دەزیرەژانی تورکیا باش تێبگات و دڵنیا بەلەوەی کە ئێستا باکووری کوردستان کە باجەکەی دەداوە خەڵک سوکاتی بە باکووری کوردستان دەکرێت و مافەکانی پێشێت دەکرێت و سوکاتی بە کەرامەتی کورد دەکرێت لە باکوور دڵنیا بەلەوەی ئەگەر ئەمان ئەو بێدەنگە بێدەنگ من لە ئاز ئەو دەستێژانی دەوڵەتی تورکیا دڵنیا بەلەوەی ئایندی ئێمەش ئایندێکی زۆر خراپ دەبێت و ئێمەش لەبەردەم مەترسیێکی گەورەدا دەبین و یەکێک لەو خاڵانەیە کە ئەوەیە کە ڕژێمی تورکیا بەڕاستی تەنها کێشەی لەگەڵ کوردانیە کێشەی لەگەڵ یۆناندا هەیە لەگەڵ تەنان وڵاتانی ئەوروپا لەگەڵ فەڕەنسیەکان لەگەڵ ئەڵمانیەکان لەگەڵ ئەمریکەکان تەنانە لەگەڵ ڕووسیەکان یان کۆمەڵێک کێشەی قوڵ و جەوەریە نەیتوانیوە چارەسەری ئەو کێشانە بکات ئەمە نیشانەی ئەوەیە کە تورکیا دەیەوێت بە تەواوی هەژمونی خۆی بەسەر ناوچەکەدا بکات و خۆی بکاتە تاکە هێز لە ناوچەکەدا.